سڵاوتان لێبێت باسکردنی سیستەمی بەڕێوەبردننی ئیشی کۆنتەینەرات و حسابات و هەروەها شوێنکەوتنی و لۆکیشنی ئەو کۆنتێنەرانەی کە بۆ نمونە لە چینەوە بۆ وڵاتەکان وزانین با بڵێن ئەو مشتریە کە ئەوێت کۆنتێنەری هەیە هەموو تەفاسیلێک دەربارەی کۆنتێنەرەکە خۆی بزانین. طبعاً هەر هەمووی بە شێوازێکی زۆر جوان و هەر هەمووی بە لۆگۆ و بە ئایکۆن بە هەموو با بڵێن یوزەر فرێندلیە زۆر سەرەتا سیستەمەکە با بڵێن ئەتوانین بیکەنە دوو بەشەوە. بەشی یەکەم ئەمەیە کە هی ئادمینەکەیە ئەو کەسانە کە خەریکی حسابات ئەبن لێرەوە ئەتوانن داخل بن لەسەر لینکەکە کە داخل بوون بۆ شێوازە ئەم واجهەیان بۆ ئەکرێتەوە. لێرە یوزەرنیم و پاسوۆردت هەیە. طبعاً ئادمینەکان ئەتوانن ئادمین ئەوەی کە ئادمینی سەرەکی ئەتوانی یوزەرنیم و پاسوۆردی خۆی هەبێ. با بڵێن محاسبەکانیش ئەتوانن یوزەرنیم و پاسوۆردی خۆیانیان هەبێ کە کلیک لە چوونە ژوورەوەکەین بۆ شێوازە سیستەمەکەمان بۆ ئەکرێتەوە. طبعاً سیستەمەکە بە شێوازێکی زۆر سەردەمیانە بە شێوازێکی زۆر جوان و هەروەها ئاسان بۆ بەکارهێنان دروست کراوە. طبعاً شانی باسێکە سیستەمەکە هەر هەمووی بە ئایکۆن کە گزارش لە با بڵێن ئەو ئیشەی کە دەیکات با بڵێن داماناوە. هەروەها ئەم سیستەمە سەپۆرتی 4 زمان دەکات. بەڵێ 4 زمانی کوردی، زمانی ئینگلیزی، زمانی عەرەبی، هەروەها زمانی چینیش، یعنی سەپۆرتی 4 دانە زمان دەکات. ڕووکارێکی سادە و ئاسانی هەیە بۆ شێوازە. لێرە وەکو دەبینین ئێمە ئەگەر سێریکین یەکەم شت کە هەمانە مشتریەکانە، ئەو کەسانە یاخود مشتریەکان یاخود بازرگانەکان، ئەو کەسانەی کە بۆ نمونە داوای کۆنتەینەر دەکەن لە ئێمە بۆ ئەوەی با بڵێن بازاڕیان بۆ بکەین یاخود شتێکی لە بابەتە لێرە داخلیان دەکەین. طبعاً لێرە ئەگەر بمانەوێت هەموو مشتریەکان لێرە داخل دەکات. ئێمە چەندانەیەکمانە کو تێست داخل کردووە. لێرە بۆ نمونە تۆ ناوی کەسەکە دەنووسی، بۆ نمونە ناوی ئەم کەسە ئازادە، ئازاد محەممەد بۆ نمونە بۆ شێوازە. لێرە ناوی کەسەکە دەنووسی، ناوی خۆی. لێرە ناوی کۆمپانیاکەی دەنووسی، بۆ نمونە ئەم چی کۆمپانیایەکە چی کۆمپانیایەکیە، چالاک دۆخەکەی چالاکە یاخود چالاک نییە یان شتێکی لەو بابەتە. بەرواری وەرگرتنەوەی قەرز، بۆ نمونە ئەم کەسە قەرزاری تۆیە، تۆ بەروارەکەی بۆ دانەی ئەم کەسە بۆ نمونە پێویستەکە کەی قەرزەکەت بۆ بێنێتەوە. بۆ نمونە تۆ قەرز بۆ نەشتەکەی بۆکەی بە ماوەی مانگێک 2 هەفتەیەک ئیتر چەندێک بێ لێرە بۆی دیاریەکەی. بۆ نمونە ئێمە ئەڵێن لە هەفتەی مانگ پێویستەکە یان با بڵێن 18 مانگ پێویستەکە و قەرزەمان بۆ بێنێتەوە. هەروەها لێرە ناونیشانەکەی، بۆ نمونە ناونیشان ئەتوانی بینوسی. هەروەها ژمارە تەلەفۆن، بۆ نمونە ژمارە تەلەفۆنێکە نووسی. ئەگەر ویستت دانەیەکی تر زیادەکەی، ئەگەر ویستت دانەیەک دوانی تر چەند دانت بوی ئەتوانی زیادیکەی بە دڵی خۆت. هەروەها لێرە با بڵێن لێرە ناوی کۆمپانیا و تێبینیشمان هەیە. تێبینیەکە لێرە تێبینێک تەبێ دەربارەی ئەم کەسە ئینوسی کە تێبینەکەت نووسی بەو شێوازە ئەم کەسە زیادە بێت بە هەموو شتەکانیەوە. طبعاً لێرە وەکو وتمانەوەکو بەشی راپۆرتە، توانی راپۆرتەکان وەرگری کۆی باڵانسەکان، کۆی قەرزی دواکەوت و کۆی مشتری چالاک، کۆی مشتریەکان. هەروەها لێرە ئەتوانی گەڕان بکەی، فلتەریان بکەی بە پێی بەروار، بە پێی دۆخ، بە پێی گەڕان بە ناوی کۆمپانیاکان خۆت کەسەکە. هەروەها مانە هەمووی ئەم لۆگۆیانم ئایکۆنانە توانی بۆ شێوازە بیانکەیتەوە دایان خەی بۆ شێوازە. لێرە توانی طبعاً راپۆرت پرێنتکەی بە ئیگزڵ دایبەزێنی یاخۆت خۆت پرێنتیکەی بۆ شێوازە توانی بە دوو جۆر وەکووە بینی. لێرە واجهەیەکی جوانمان هەیە. ئەم وێنانە توانی خۆتان داینن. ئەمە هەروەکو تێستێک دامان ناوە. طبعاً لۆگۆی کۆمپانیاکە، هەروەها ویچاتەکان و ناوی کۆمپانیاکە. لێرە اینجا با بڵێن هەر یوزەر مشتریەک لینکێکی هەیە تایبەت بەخۆی. ئەم لینکە وەکووە بینین کە کۆپیت کرد. ئەگەر ئێستا بێن لێرە سەیریکەین ئەم لینکە تۆ طبعاً بۆ مشتریەکەی دەنێری. مشتریەکە لە ڕێگەی ئەم لینکەوە دەتوانێت بێتە ناو بەشەکەی خۆی. وەکووە بینی لێرە یەکسەر کە بەشی مشتریەکە کراوە پێڵێکی وادەی پارەدان نزیکە تکایە سەدانی تابەکە بکە. وەکووە بین لێرە وادەی پارەدان نزیک تەنها 3 ڕۆژ ماوە بۆ کاتی دیاریکراوی پارەدان و کۆبینی 18 تۆ پێویستەکە پارە بی. طبعاً لێرە پرۆفایلی کەسەکەیە، هەموو زانیاریەکانی تایە، وەکو 3 زمانیشی تایە لێرە وەکو وتمان.
بە عەرەبی بە ئینگلیزی بە کوردی ئیتر یعنی تۆ هیچ خەمێک لەوە نییە تۆ لەگەڵ کێ چی زمانێکە ئیشەکەی تۆ تەنها لینکەکەی بۆ نێری و خۆی بەرنامەکە هەموو شتێکی تێ ئەگەێنێ باشە باڵانسەکە و کۆبینن لێرە سفرە باڵانسەکانی ئێستا ئێمە دێنەوە بۆی ئەم بەشی مشتەرەکانە لێرە مشتەرەکان داخڵەکەین دێنە سەر مامەڵەی مشتریەکان بۆ نمونە ئەم کەسە و ئەم بەشەشە هەمووی بە تەرتیباتە توانی راپۆرت ڕاکێشیە توانی زیاتی بۆنە ئەم کەسە پێویستەکە مامەڵەیەک زیادکە بۆنە ئەم ئازاد محەممەدە بۆ نمونە دۆلار طبعاً بە سێ زۆر درا و یوان و دینار و دۆلار بۆ نمونە ئەڵێ 20,000 دلار بخەرە سەر حسابم ئەو 20,000 دلار ئەخێنە سەر حسابی کلیک لە پاشەکەوتەکەین ئێستا کۆبینین لێرە هەر هەمووی زیادەکە هەر هەموویمان پێژێ کەم کراوەمان چنێکە زیادکردنمان چنێکە ئەگە سێری حسابی کەسەکە بکەین ئێستا لێرە سێرەکەین 20,000 دلار چۆتە سەر حسابی ئەم کەسە باشە 20,000 دلار چۆتە سەر حسابی ئەم کەسە لێرە هەموو مامەڵەکان دوایە توانین ڕاشی کێشین بە شێوەیەکی جوان توانین راپۆرتی مانگانە و ڕۆژانە و ساڵانە لێرەوە ڕاکێشین هەروەها دوای ئەوە کە مامەڵەکانمان با بڵین مامەڵەی مشتریەکان و مامەڵەی مشتریەکان دێنە سەر کۆمپانیای گواستنەوە طبعاً لە کۆمپانیای گواستنەوە ئەمە هەموو ئەو کۆمپانیانەیە کە لە میدڵ ئیست و هەموو ئاسیایە با بڵێن ئیشی گواستنەوەکەن طبعاً ئێمە و عەزیەتەمان کێشاوە هەر هەموو کۆمپانیاکانمان داخل کردووە یعنی 3173 دانە کۆمپانیایە کە لەم بوارەی ئیشەکە کە ئیشی نەقلیاتەکە هەر هەموویمان داخل کردووە ئەمە ئەرکێک و بارگرانێکی زۆر لەسەر ئەو کەسە ئەکاتەوە کە ئیشی ئەم ینی با بڵێن ئیش بەم سیستەماکە طبعاً هەموو کۆمپانیەکانمان داخل کردووە ئێمە تۆ خۆشە توانی کۆمپانیای زیاتر داخل کە ئەگەر بتێ دوای ئەوە کە کۆمپانیاکەمان داخل کرد دێنە سەر چی دێنە سەر بەندەرەکان ئەم اینجا لێرە شمانش کردووە هەموو بەندەرەکانمان داخل کردووە هەر هەموو بەندەرەکانمان داخل کردووە لێرە طبعاً ئەمش هەم بارگرانێک و ئەرکێکی زۆر 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 لەسەر ئەو کەسە کاتەوە خەونی سیستەمەکە کاتەوە ئێمە و عەزیەتەمان کێشە ئەوشمان کردووە لێرە ئەگەر بتەوێت تۆ ئەتوانی بەندەری تر زیادکە ئەگەر بتەوێت ئەمە بەندەری هەموو وڵاتەکانمان زیاد کردووە اینجا لێرە کۆنتەینەرەکانمان هەیە لێرە طبعاً گرنگترین بەش لێرێ وەکو بینین لەسەرەوە هەموو تەفاسیلێکت پێڵێ چەند کۆنتەینەراتە چنێکی جوڵاوە چنێکی گەشتووە چنێکی نەجوڵاوە کۆی دۆلار کۆی دینار کۆی یوان کۆی کارتۆنەکان چنێکە کۆی کێشەکان چنێکە کۆی ڕووبەرانی کۆی مەترەکە چنێک هەر هەموویت پێڵێ باشە ئێستا بۆ نمونە ئێمە ئەمانەوێت کۆنتەینەرێک زیادکەین ئەمە ئیشە گرنگەکە لێرەوەیە بۆ نمونە تۆ ئەم بەشانت هەیە بۆ شێوازە توانی دایخی توانی بیشی کەیتەوە طبعاً بۆ نمونە ئەم کۆنتەینەرت هەیە کۆدێکی لێرەی نووسی بۆ نمونە ئەم کۆنتەینەرە لەگەڵ چ کۆمپانیایەک بۆ نمونە لەگەڵ چی کۆمپانیایەک بۆ نمونە لەگەڵ چی کۆمپانیایەک با بڵین کۆنتەینەرەکە بارەکە دوای ئەوە کە بۆ نمونە ئێمە ئەو کۆمپانیای بۆ نە کۆمپانیای MSCە کۆمپانیاکە ژمارەی کۆنتەینەر بۆ نە ئەو ژمارە کۆنتەینەرەیە لەمێ ناوی وەرگێڕەکە بۆ ناوی ئەو وەرگێڕێکە ئیشەکانەکە بۆ نای ئەحمەد محەممەدە لێرە توانی دایخیتەوە ئەگەر تەواو بەشت پڕ کردەوە اینجا کانتری ئەم بۆ نمونە لە کوێ بۆ کوێ بۆ نە لە چینە من ئەم داتایانە هەروەها هەڕەمەکی طبعاً داخلێگین چونکە ئەو کەسە بۆ نمونە کە ئیشی لەسەرەکە ئەبێ ئەو کەسە خۆی داتا ڕاستەکان داخلکە بۆ نە بۆ کوێڕوە بۆ عێراقڕوە بۆ نمونە بۆ فاوە چێ بۆ شێوازە لێرە هەموو بەشەکانمان پڕ کردەوە ئەتوانین طبعاً دایخین بۆی شاشەکەمان بۆ گەورەتر فرەوانتر بێ لێرە ئەم لێرە لە خواریشەوە کۆمەڵە شتێ پێویستەکە داخڵی کەین بۆ نمونە بەروار دۆخ ئەم با بڵێن کۆنتەینەرە جوڵاو بۆ نە بەڵێ جوڵاو متری کۆنتەینەرەکە بۆ نە چەند مترە هەرە هەمووی 6 مترە کێشەکە خۆی بۆتی حساباتەکات طبعاً لەسەر خۆمان چەندێک کەوتووە و بە چەنی دەدەم ئەمە بۆ خێر و قازانج بۆ نمونە تۆ بە 30,000 دلار لەسەر خۆت کەوتووە دەیدی بە 5,000 دلار ئەمە وەکو نمونەیەکە باشە لێرە چیەکەین زیادکردنی مشتریەکەین بۆ نمونە ئەم کۆنتەینەرە هیچ چەند مشتریەکە کە تۆ کلیک لە زیادکردنی مشتری کرد مشتریەکە بۆ زیادەکە بۆ نمونە ئێمە ئازاد محەممەدە لەبژێرین جۆری دراوەکەی بۆ نمونە بە دینارە پێتەڵە چەند متر بۆ نمونە 50 متری داگیر کردووە میکە ئازادە کێش بۆ نمونە 2000 کیلۆگرام ینی 2 تەن بەرواری وەرگرتنم بەرواری وەرگرتنە زۆر گرنگە بۆ نمونە ئەم کەسە تۆ کۆنتین شتەکانی بۆ داخڵەکەی
کاتی با بڵێن معمەلەکە بۆ نمونە ئەڵێت من 17 مانگ 20 مانگ ئەشیاکان حازرە بێ تۆ بۆ نمونە چیەکەی ئەم ئەەکەی بە 20 مانگ کە کردی بە 20 مانگ ئیتر لای ئەو دەرەکەوێت لای تۆش دەرەکەوێت کە بۆ نمونە 20 مانگ تۆ پێویستەکە بڕۆی بۆ ئەوێ لە کارگەکە بازاڕەکەی بۆ بکەی بۆ شێوازە اینجا بۆ نمونە کاڵاکان لێمە تۆ توانین لێرە بە دڵی خۆت چەند هزار بۆنە چەند کاڵات بێ توانی داخڵیکەی بۆنە دە کاڵایە 150 چ لە سیات چەندێکت بێ توانی زیادیکی لێرە بۆ نمونە ئێمە هەروەکو تێست دوو کاڵا داخڵەکەین لێرە بۆ نمونە کۆمەڵێک شتە نووسین لە خۆمانەوە وێنە بۆ نمونە چەند وێنەیەک لە خۆمانەوە دانین ئەم وێنانە طبعاً ئەو کاتە تۆ سەرپشکێکی وێنەیەک دانەی چی دانانێ ئەمە تەنها وەکو تێستە لێرە کۆمەڵێک ژمارە لە خۆمانەوە داخڵەکەین وەکو تێستێک تەنها نرخەکان بۆ شێوازە کۆمەڵێک نرخ داخڵەکەین بۆ نمونە ئەم CBM گەرویستە داخڵەکەی اینجا عمولەکە کۆمنیشنەکە خۆی ئۆتۆماتیکی یەکونی وەدانای بەڵام تۆتوانی زیادیکی ئەگەرویستت پێت شەڵەیە بۆ نمونە عمولێم کاڵایە چەندێکە بۆ نمونە اینجا مشتریەکی ئەم مشتریەتەوە بۆ توانی بۆ شێوازە دایخی مشتریەکی ترمان هەیە بۆ نمونە ئەم محەممەدەمان هەیە لێرە USD با بڵێن لێرە 20 متری داوا کردووە یان با بڵێنە 18 متر چونکە کۆینەکەمان 6 مترە لێرە بۆ نمونە تەنێکە بەرواری وەرگرتنی ئەم بۆ نمونە 26 مانگە لێرە دوو کاڵای تری بۆ داخڵەکەین لێرە کۆمەڵە شتە نووسین لە خۆمانەوە طبعاً بۆ شێوازە طبعاً بۆ نمونە لێرە کۆمەڵێک وێنە هەڵەبژێرین بۆ نمونە لۆگۆی کۆمپانیاکە هەر شتێک وێنەیەک کە ئی کاڵاکە بێ بۆ شێوازە اینجا کە ئێمە تەواو هەموو شتەکانمان پڕ کردەوە لەسەرەوە پێتەڵێ کۆی گشتی پارەکان 11,000 11,149 دلارە بە عمولەوە 11,316 دلار و 24 سنتە هەرموویت پێڵێ کلیک لە پاشەکەوتەکەین کە کلیکمان لە پاشەکەوت کرد کۆنتینەرەکەمان بۆ سیڤەکە و کۆبیڵ بەسەرکەوتوی سیڤ کرا و وەکوە بینین هەمووی بۆ سیڤ کردین ئێستا دین لە بەشی کۆنتینەرەکان لە بەشی کۆنتینەرەکان وەکوە بینین لێرە شتەکە پێتەڵێ جوڵاوە لێرە توانی بۆ نمونەوردەکاری پارەی مشتریەکان لێرە بۆ نمونە ئەم ئازادە بۆ نمونە تۆ تەنها ئازاد محەممەدەکە پێتەڵێت چی پێتەڵێت ئینم بۆ بنێرە سولەم بۆ بنێرە تۆ چی بۆکەی بۆ شێوازە هی کاک ئازاد دەتوانی بە شێوەی PDF لەملا بە چاپکردنی پسولاکەین لێرە وەکو سیڤ ئەس PDF کلیکمان لە سیڤ کرد هەر خۆی بۆتی سیڤەکە بە شێوازی PDF و دەتوانی بۆی بنێری وەکوە بینین لێرە ژمارەی داواکاری و هەموو شتێک کۆی گشتی CTNەکە کۆی دانە CBM هەر هەمووی شاری نێردە شاری وەرگر هەر هەموویت پێ ئەڵێ و ئەگەر ویستمان ئەتوانی هی کاک محەممەدی ئازاد بە جیا وەرگریتەوە ئەگەر ویستت ئەمە بۆ خۆتە ئەمە هەمووی بەیەکەوە بۆ نمونە وەکو راپۆرتی مانگانە هەفتانە ڕۆژانە هەر هەموویت بۆ ئەکا بەیەکێک توانی بۆ شێوازە وەریگری لێرە هەموو وەکووتمان هەموو داتاکانی پێڵێ دەربارەی ئەم با بڵین ئەم کۆمپانیا یاخود ئەم کۆنتینەرە عفوەن لێرە گرنگترین بەشمان هەیە ئەویش شێوازی با بڵین هینەکە با بڵین ئەو ماپەکە و لۆکیشنەکە لێرە پێتەڵێت ئەو کۆنتینەرە لە کوێیە حالیەن طبعاً ئێمە تێست داخڵمان کردووە لێرە پێت ئەڵێ ئەم کۆنتینەرە لەکوایە ئەها بۆ شێوازە لە کوێوە چێ بۆ کوێ بە شێوەی جوان هەموو کەسە لی تێگا بۆ شێوازە زۆر بە شێوازێکی ڕێک و پێک پێت ئەڵێ کۆنتینەرە لەکوایە ئێستا بۆ نمونە ئێمە نوێترین داتا وەرەگرین لە کۆنتینەرەکە وەکو ئەبینین نوێترین داتامان لە کۆنتینەرەکە وەرگرت ئێستا شوێنی بزەبتی دقیقی پێ ئەڵێ بۆ شێوازە ئەها پێت ئەڵێ لە کوێوە بۆ کوێ و لە کوێوە چێ بۆ باشە لێرە ئەگەر بتەوێت بە شێوازی دەستی کۆنتینەرەکەت ئینەکەیتەوە با بڵێن کۆنتینەرەکە ئەبدەیتەکەیتەوە
هەروەها لێرە ئێمە کە کۆنتینەرەکانمان داخڵ کرد لێرە راپۆرتی قازانجمان هەیە کە لێرە هەموو قازانج و شتەکانە بۆ حسابەکە بەپێ ئەو بڕوارەی کە خۆت ئەتەوێت. هەروەها لێرە خەرجیەکانمان هەیە لێرە خەرجیەکان ئەتوانی خەرجی داخڵکەی خەرجیەکان داخڵەکەی بۆ نمونە چەند خەرجیت هەیە ڕۆژانە خەرجیەکان داخڵەکەی لێرە داخڵیانەکە. لێرە زانیاری سەر پسوولە لۆگۆی خۆت لەگەڵ ئەم دوو با بڵین هی چارتەکان نرخی دۆلار بۆ نمونە ئێستا دۆلار بە چەنە بۆ نەی 154 بە 154 دینار بۆ شوازە ئەبدیت یەکەینەوە ئێستا لە هەموو سیستەمەکە ئەبێ بە ئەو سعرە. هەروەها باکاپ ئەم باکاپە چییە؟ ئەم باکاپە ئەوەیە کە تۆ ڕۆژانە یاخود ئەتەوێت هەفتانە ماگانە هەرچەند باکاپی سیستەمەکە وەرەگری بۆ نمونە دابەزاندنی باکاپی تەواو تۆ کە دابەزاندنی باکاپی تەواوەکەی ئیتر تۆ هەر هەموو داتاکانی ناو سیستەمەکە ئەخەیتە ناو کۆمپیوتەرەکەی خۆتەوە و هەر کاتێک کە بتەوێت ئەتوانی بەکاری بێنیتەوە ئەهات بەسەرکەوتووی دابەزی هەر کاتێک بتەوێت ئەتوانی ئەم داتانە بەکارهێنەرەکان لێرە ئەگەر تۆ بۆ نمونە بتەوێت لە یەک بەکارهێنەر زیاترت هەبێ چۆن نمونە چەند مۆزفێک تێ لێرە ئەتوانی یوزەر و پاسۆردیان بۆ دروستکەیت و داخڵ بن. لێرە دوای ئەوە کە ئێمە یوزەر نەیم و پاسۆردمان بۆ نمونە ئێمە هەردانەیەک دروستەکەین بۆ تێست بۆ نمونە لێرە ناوێنەین بۆ نمونە ناوێنەین بەشدار بۆ نمونە لێرە پاسۆردێکی بۆ دانین بۆ نە321 لێرە ڕۆڵەکەی بۆ نمونەکەین بە یوزەر زیادکردنەکەین کە ئەم کەسە زیاد بوو بۆ نمونە بەشدار تۆ تەواو زیادت کرد و یوزەرنێم و پاسۆرد بۆ دێنە بەشی دەسەڵاتەکان لە بەشی دەسەڵاتەکانێت تۆ ئەتوانی دەسەڵاتەکان لەم کەسە بسێنیتەوە بۆ نمونە تۆ ئەتەوێت هەر هەمووی پێ بدەی یاخود ئەتەوێت تەنها کۆنتەینەر داخڵ بکات بۆ نمونە یاخود بۆ نمونە پێڵی چی کۆمپانیای گواستەوە مشتریەکان کۆنتەینەرەکان تۆ تەنها سەلاحیەتی کۆنتەینەرەکانی پێدەی سەلاحەتی کۆنتەینەرەکانی پێدەی بۆ نمونە ناتەوێت قازانج ببینێ ناتەوێت خەرجی یان بۆ نمونە ناتەوێت خەرجیەکانیشی پێ بدەی خەرجیەکانیش داخڵکە بۆ شێوازە خەرجەکانیشی پێدەی دوای ئەم کەسە تەنها ئەو دوو بەشەی بۆ ئەکرێتەوە تەنها بەشی خەرجی و کۆنتەینەری بۆ ئەکرێتەوە ناتوانێت بڕاتە سەر بەشەکانی تر ئەمە بەنسبەت با بڵێن سیستەمەکە بۆ شێوازەیە. اینجا لێرە ئەمە شەمان هەیە کووتمان ئەم لینکە لە بەشی مشتریەکان کە کلیکت لێ کرد خۆی ئۆتۆماتیکی کۆپیەکات تۆ لە ڕێگەی واتساپەوە بۆ مشتریەکەی ئەنێری بۆ نمونە لێرە ئەم کەسە پرۆفایلی خۆی دیارە هەمووی بە ئایکۆن و لۆگۆ و کۆمپانیا لێرە هەموو شتەکانی تایە پرۆفایلی کەسەکە اینجا بەشی کۆنتەینەرەکانمان هەیە لەم بەشی کۆنتەینەرە پێتەڵێ بۆ نمونە ئەم کەسە ئەتوانێت هی ئەمڕۆ هی ئەم هەفتەیە هی ئەم مانگە ئەو شتانە بیبینێ ینی بزانێت چەند کۆنتەینەر یاخود ئەتوانێت بەپێی بەروار فلتر بکە. اینجا لێرە ئەگە کلیکی لەمە کرد هەموو زانیاری کۆنتەینەرەکەی بۆ دێ بۆ نمونە چەند ئەم کاڵایانەی کە داوای کردو دوو کاڵایە بای ئەوەندەیە پێڵێ. دوای ئەوە لێرە ئەگەر ویستی ئەتوانێت سەیری شوێنی با بڵێن کۆنتەینەرەکە بکات کە کلیکی لێکرد بۆ شێوازە لایەکرێتەوە پێڵێ ئەم کۆنتەینەر لەکوێ ئیتر پێویست ناکە با بڵێن پێویست ناکات تۆ ئیزعاجکە خۆی لەوێ شتەکان ئەبینێ. مامەڵەکانمان هەیە لێرە ئەو مامەڵانەی کە ئەم کەسە بۆ نمونە ئەمڕۆ بای 20,000 دۆلاری نردووە ئەگەر کۆی خەرجانی بۆ نمونە خەرجکردن هەبێ لە پارەکەی دەرچێ پێ ئەڵێ تۆ ئەوەندەت لە پارەکە دەرچوە بۆ شێوازە لەم لە ئاگاداریمان هەیە دوو ئاگاداری هەیە پێتەڵێ وادەی پارەدان سێ ڕۆژی ماوە چونکە لە 18 سیایە هەروەها پێشێڵێ نزیکترین کۆنتەینەر بۆ گەیشتن کۆنتەینەری ژمارە 6 بڕیارە لە 5 ڕۆژی تردا بگات لە ڕێککەوتی 23 هەفتەیەک پێشەوە ئاگادارێکاتەوە کە کۆنتەینەرێک هەیە بۆ ئەوەی یعنی با بڵێن تۆ بڕۆی ئیشەکانی بۆ ئەنجام دەیت و لە کارگەکەیە با بڵێن شتەکانی بۆ تەڵەب کە یاخود بۆی بکڕی بۆ شێوازە ئەمە بە گشتی ئەمە هەر هەموو سیستەمەکە بوو ئینشاءڵڵا بەدڵتانە بێ و ئینشاءڵڵا ئەبێتە هۆی سوود.